سڵاوی خۆی گەورەتان لە بێخۆشەویستان. لە مێژووی کۆنی زەویدا دەیان ڕوودانی بەرکەوتنی بەردە نەیزەک تۆمار کراوە. هەندێک لەو ڕووداوانە دەگەڕێنەوە بۆ چاخەکانی پێش مێژوو ملیۆنەها ساڵ پێش ئێستا. زەوی بەدەر نەبووە لە بەرکەوتنی بەردی گەورە و بچووک و تاکو ئێستاش ئەو پرۆسەیە هەر بەردەوامە. بەو پێی کە سیستەمی خۆر پڕە لە پاشماوەکان کە بەر لە ملیاران ساڵ لە دروستبوونیدا ئەو پاشماوە نەماوتەوە و سیستەمی خۆر ئێستاکە بە دەیان ملیار بەردی لەو جۆرانەی تێدایە. بەڵام هەندێک جار هەسارەی ئێمە هەسارەی زەوی یەکێ لەو بەردانە بۆ خۆی ڕاپێچ دەکا و ڕەنگە بەر ڕۆکەشی بکەوێ. بەڵام بەشێکی هەرە زۆری سوپاس بۆ خوای گەورە دەسووتێن و لە بەرگە هەوای زەوی پەرش و بڵاو دەبنەوە و ناگەنە سەر زەوی. بەڵام لە هەندێک جار حاڵەتی زۆر ناوازە تۆمار دەکرێت. بەردە نزیکەی 300 ملیۆن ساڵ بەردێکی زۆر گەورە خۆی بە ناوچەیەکدا داوە کە ئێستا بە مەکسیک ناسراوە. ناوچەیەک کە بە یوکاتان دەناسرێت و کاتی خۆی وەکو پسپۆرانی جیۆلۆجی واتە زەوی ناسی دەڵێن بەر لە 300 ملیۆن ساڵ بەردێکی نەیزەکی زۆر گەورە خۆی بەو شوێنەدادا و ئاساوارەکەشی ئێستام هەیە. بەڵام لە دوای ئەو بەرکەوتنەدا بەشێکی یەکجار زۆری جاندارەکانی زەوی لە ناوچوونە کە مەبەست لێرەدا داینۆسۆرەکانە. ئەوە سەردەمێک بوو بە سەرچوو. بەڵام ئێستا لە سەردەمی نوێدا ئاخۆ بەردی ئاوا گەورە هەڕەشە لە زەوی دەکات. فەلەک ناسان لەسەر ئەوە کۆکنکەوە نەخێر. هیچ کامێک لەو بەردانەی کە ڕوانگە دەکرێن و ژمارەیان دەگاتە نزیکەی نێوان 6 تا 10,000 بەرد هیچ کامێک لەو بەردانە هەڕەشەیان بۆ سەر زەوی نییە. بەڵام ئەوە مانایوە نییە کە هەندێک جار دیاردەی ناوازە ڕوودەدەن. چەند ساڵێک پێش ئێستا یەکێ لەو بەردانە هاتنێ و بەرگە هەوای زەوی و سووتا. مێژووی ئەو ناوچەیە هەر هەموو گۆڕی بووە ڕووداوێک کە هەرگیز لە یاد ناکرێت. نەوەک تەنها لەسەر ئاسی ئەو ناوچەیە یان ئاسمانی ئەو ناوچەوەکە تێدا ڕوویدا، بەڵکو لەسەر ئاستی جیهانیش. با بزانین چیرۆکی ئەو بەردە سوتاوە چییە؟ ئەو بەردە سوتاوە لە ئاسماندا دەهاتە خوارەوە. پاشان دوای تێپەڕبوونی ماوەیەکی کەم گوێبیستی تەقینەوەیەکی گەورە بوون. ئەم دیاردێ وای کرد کەوا ڕۆژی هەینی 15 شوباتی ساڵی 2013 یەکجار زۆر جیاواز و سەرسوڕهێنەر و بگرە تۆقێنەریش بێت بە جۆرێک کە هەرگیز لە یادی خەڵکی ئەو شارۆچکە و دەوروبەری نەسڕێتەوە. ئەم بەردە نەیزەکە بە شێوەیەکی لە ناکاوی و بێ ڕوانگەکردن و پێشبینیکردنی پێشوەختە لەلایەن فەلەکناسانەوە هاتە نێو بەرگە هەوای زەوی. پاشان لەسەر شێوەی تۆپە ئاگرێک فایربۆڵ لە ئاسمانی هەرێمی چێلیابێنسکی ناوچەی چیاکانی ئۆرال تەقیەوە و بیندرا. ئەو ناوچەیە دەکەوێتە دووری 1500 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی مۆسکۆ. هەروەها تۆپە ئاگرەکە کە لە دەرەنجامی سووتانی بەردە نەیزەکەکەوە دروست بوو ئاسۆی ئەو سەر بۆ ئەو سەری ئاسمانی بڕی و لە دوای خۆیدا هێڵێکی شێوە هەوری سپی جێهێشت و لە ماوەی نێوان شاری چێلیابێنسک و شارۆچکەی ناسراو بە یکاترینبێرگ بە پانتایی 200 کیلۆمەتر لە ئاسمانی ئەو ناوچەیەدا بینرا. لە کاتی هاتن و لەبەر توندی هێزی تەقینەوەی بەردە نەیزەکەکە لە ئاسمان و نانەوەی دیاردەی ناسراو بە شەپۆڵی بەرکەوتن شۆک وەیڤز سیستەمی ئاگادارکردنەوەی ئۆتۆمبیلەکان واتە ئالارمی ئەو ئۆتۆمبیلانە لە خۆیانەوە داگیرسان. شوشەی پەنجەرەی چەندین باڵەخانەشکان و دیواری چەند دەستگایەکیش داڕمان و هەندێکیان هەرسیان هێنا و لە هەمان کاتیدا تۆڕەکانی مۆبایل لەو ناوچەیەدا بە تەواوی پەچیان کەوت. Что это такое? Бомбардировка, нахуй! Артподготовка, блин!
Да не сын, пока еще ничего нет. Артподготовка. Ебать. نزیکەی 1000 کەس بریندار بوون. ئەمەش بەهۆی تەقینەوەی شوشەی پەنجەرەی باڵەخانە و ماڵەکان بوو بڕوو جەستەی ئەو خەڵکە. وا دیار بۆ ئەو کەسانە لە پێش پەنجەرەکان وەستا بوون بە سەرسامیەوە سەیری ئەو دووکەڵە سەیرەیان دەکرد کە ئاسمانی لەو سەر و ئەو سەری بڕیوە. بەڵام هەر ئەو کەسانە هەرگیز نەیان دەزانی کەوا دوای ماوەیەکی کەم گرمەی تەقینەوەیەکی بەهێز بە دواوەیدا دێت. شاید حاڵێک دەڵێ ئۆتۆمبیلم لێ دەخۆڕی و بەرەو دەوامی ڕۆژانەم بەڕێکەوت بووم. هێشتا ئاسمان کەمێک تاریکایی تێدا مابوو بە تەواوی ڕووناک نەبووبەوە. بەڵام لە بڕێکەوە کات بووە نیوەی ڕۆژ. ئەوەش بە گوتەی ڤیکتۆر پڕۆکۆڤایف، نیشتەجێی شوقەی ژمارە 36 لە شارۆچکەی یەکاترینبێرگ لە قەتپاڵی چیاکانی ئۆڕاڵ. ئەو دیاردەیە چەندین جار لە ئاسماندا بینراوە، بەڵام بە شێوەیەکی جیاجیا و نەوەک بەو تونند و تۆڵی و بەهێزیە. بۆیە بەشێکی زۆر لە دیاردانە لە لایەن فەلەکناسانەوە نەبینراوە. و لێرەدا واتە لەم دیاردەی کە ڕوویدا بەشێک لە پسپۆڕانی رووسایی گومانیان لەوە کردبوو کەوا ڕەنگە هەندێ لە پاشماوەی جیابووەوەی بەردە نەیزەکی ناسراو بە 2012 DA14 هۆکاری سەرهەڵدانی ئەم دیاردەیە بن کە ئەو بەردە لە کاتژمێر 3 بەیانی ڕۆژی هەینی 15 شوباتی 2013 بە نزیکترین خاڵ لە زەویدا تێپەڕی بوو و لە دووری 27520 کیلۆمەتر بێ ئەوەی کارەساتی بەرکەوتنی ڕاستە و خۆی لەگەڵ زەوی لێ بکەوێتەوە. ئاژەنسی بۆشایی ئاسمانی رووسی ڕۆسکۆزمۆس ڕایگەیاند بوو کەوا خێرایی ئەو بەردە نەیزەکە ئەو کات گەیشتو بووە 30 کیلۆمەتر لە یەک چرکە و پێشبینی ڕوودانی ئەم جۆرە دیاردانەی دزەکردنی ئەم جۆرە بەردە نەیزەکە بچووکانە یەکجار زۆر ئەستەمە و چەندین جاریش ڕوویانداوە و بێگومان لە داهاتووشدا ڕوودەدەنەوە. یەکێ لە مۆرکەکانی ئەم دیاردانە بریتیە لە بڕینی بربەستی دەنگ، بەمەش تەقینەوەیەکی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە. وەک لەوەی کاتی بڕینی فڕۆکەیەک بۆ بربەستی دەنگدا ئێمە لەسەر زەوی دەیبیستین. ئەمەش دەبێتە هۆی نانەوەی ترس و تۆقێنێکی زۆر و لە حاڵەتی کەمیشدا زیانی مادی و یەکجار زۆر کەمیشدا گیانی لێ دەکەوێتەوە. وەزارەتی حاڵەتە نائاساییەکانی رووسی ئەو کاتە ڕایانگەیاند کەوا 1000 کەس لە دەرەنجامی پێکەوتنی پارچە جامی شکاو بەڕوو جەستەی ئەو کەسانەوە بریندار بوونە و 112یان بۆ چارەسەری پێویست گەیاندرابوونە نەخۆشخانە. لەلایەکی دیکەوە تیمێکی زۆر پێکهێنرا بۆ گەڕان بە دوای پاشماوەی ئەم بەردە نەیزەکە ئالێرە و لەوێ و لە پانتایی ناوچەی نێوان چێلیابێنسک و یەکیتانبێرگ. لە مێژووی پێشوو رووسیا تاوەکو ئەمڕۆ دیاردەی سووتانی نێزەکێکی بەم شێوە لەسەر ناوچەیەکی ئاوەداندا تۆمار نەکراوە. ئەمە بە گوتەی یوری بۆرینکۆ بەرپرسی بەشی فریاگوزاری چێلیابێنسک سەر بە وەزارەتی حاڵەتە لە ناکاوەکانی رووسایی. لە دەرەنجامی تەقینەوەی ئەو پارچە نەیزەکە لە ئاسماندا جامی پەنجەرەکان وەکو ئاماژەمە پێداشکان و بەڵکو زۆرێک لەم پەنجەرانە و چوارچێوەی دەڕابی چەندین دوکانیش لە بنکەیانەوە هاتنە دەرەوە. ئەمەش لە دەرەنجامی جیاوازی پەستانی هەوە، بە تایبەتی باڵەخانەکانی شەقامی سەرەکی لینین لە چێلیابێنسک. ئەمەش لە کاتژمێر 9:20 بەیانی ئەو کاتە بە کاتی مۆسکۆ. شاید حاڵێکی دیکە کە دەڵێتن من لە شوێنی وەستانی پازدا بووم لە پڕێکەوە وەک لێدانی فلاشێکی بەهێزی کامێران بینی لە ئاسماندا، پاشان تەنێکی دووکەڵاوی بەسەر سەرماندا تێپەڕی و دوای ماوەیەکی کەم و کە
بوونی دنیا دەنجی تەقینەوەیەکی گەورە و پاشان تەقینەوەی لەو بچووکتر یەک لە دوای یەکمان دەبیست. لەگەڵیشدا شوشەی پەنجەرەی باڵەخانەکانی دەوروبەرمان هەمویان شکان و کەوتنە خوارەوە. لەگەڵ ئەم تەقینەوە نەیزەچێدا دیواری کارگەیەکیش کە مادەی زینچی بەرەمدێنا لە چێلیابێنسک ڕووخابێ ئەوەی زیانی مادی یان ژینگەیی لێ بکەوێتەوە. جێگەی ئاماژەیە ئەم دیاردەیە تەقینەوەی مەزنی تۆنگۆسکای سایبیریای ڕووسیایی پێشترمان دێنێتەوە یاد کە لە 8 حوزەیرانی ساڵی 1970دا ڕوویدا. تیرەی بەردەکە ئەو کات گەیشت بووە 30 تا 40 متر و لەگەڵ تەقینەوەی لە ئاسماندا بۆ هۆی شکانی شوشەی پەنجەرەی ماڵان لە دووری 200 کیلۆمەتر لە شوێنی ڕووداوەکە. دەرەنجام ئەو تەقینەوە گەورەیە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە، بەڵام زیاتر لە 800 کیلۆمەتری چوارگۆشەی دارستانەکانی لەگەڵ زەویدا تەخت کرد. لە کاتی ڕووداوەکەدا بەرپرساری چێلیابێنسک داوایان لە دانیشتوان کردبوو کە تەنها بۆ کاری زۆر پێویست نەبێت لە ماڵەکانیاندا دەرنەچن، نەبادا هێشتا پارچەی دیکە لە ئاسماندا مابێت و بە بەرناوچەکەدا بکەوێت. لەلایە خۆیانەوە زانایان ڕوونیان کردەوە کەوا ئەم تەقینەوە نەیزەچە لە بەرزایی 10 کیلۆمەتر بووە و تیرەی ئەو بەردەش تەنها نێوان 14 تا 17 متر بووە و ئەگەر لە ئاستی 10 کیلۆمەتر نزمتر ئەو تەقینەوە ڕوویدا بووایە ئەوە بێگومان سنوور و شێوە و ڕووبەری دیار دەکا شێوازی کارەسات ئاسایی بەخۆوە دەگرت. خۆشەویستان، ڕۆژ لە دوای ڕۆژ ئامێرەکان و کەرەستەکانی بواری فەلەکناسی پێشوەچوونی گەورە و هەنگاوی گەورە داوێت. ئێستاکە ئاژانسی ناسا بەتەمای یەکێ لەو تلسکۆبانە بەهاوێتە بۆشایی ئاسمان و لەوێدا ڕوانگەی بۆشایی ئاسمان بکات تا لە چنگ یان لە ژێر کاریگەری تەپ و تۆز و دووکەڵ و ئەو بارستە هەورانە دەربچێت کە کار لە پرۆسەی ڕوانگەکردنی قوڵایی ئاسمان دەکات. بابزانێ ئەو پرۆژەی ناسایە چییە کە ئێستا ئاماژەی بۆ دەدات و ڕەنگە لە ماوەیەکی یان چەند ساڵی داهاتوودا ئەنجامی بدات. دوای چەندین ساڵ لە ئامادەکاری و لێکۆڵینەوەکان ئاژانسی ناسا بە فەرمی ڕەزامەندی نیشاندا لەسەر ڕەشنووسی کۆتایی دیزاین و تایبەتمەندیەکانی فراوانترین چاوی تەلەسکۆبی کە ناوی ناوە Wide Field Infrared Survey Telescope یان WFIRST واتە تەلسکۆبی ڕووماڵکردنی ژێرەوەی سووری گۆشە فراوان کە تەنها گۆشەی بینینەکەی 100 جار ئەوەندەی گۆشەی بینینی تەلسکۆبی ناوداری ئاسمانی هابڵی ئێستایە و بەپێی لێدوانی پسپۆڕانی ئامادەکار تلسکۆبەکەیان تایبەت دەبێ بە لێکۆڵینەوە و ڕووماڵکردنەکانی تایبەت بە گەڕان بە دوای ئاشکراکردنی نهێنیەکانی مادەی ناسراو بە مادەی تاریک یان The Dark Matter و قۆناغەکانی پەرەسەندنی گەردون و لە هەمان کاتیشدا گەڕان و دۆزینەوەی هەسارە دەرەچیەکان بە تایبەتی ئەوانەی خاوەن تایبەتمەندی ئەوتۆن کە ڕەنگە جۆرێک لە جۆرەکانی ژیان لە باوەشدا بگرن. تەلسکۆبی WFIRST وا دیزاین دەکرێت تا ببێتە چاوێکی فراوان و زۆر بەهێزی ئێمە بۆ دۆزینەوەی زیاتری نهێنیەکانی گەردون بە شێوەیەکی زۆر زیاتر و پێشکەوتوتر لەوەی کە ئێستا تەلسکۆبی هابڵ پێشکەشمانی دەکات. ئەوەش لەسەر زاری جۆن گرۆنسفیلدی کەشتیوانی ئاسمانی و پسپۆری گەشتە زانستیەکان لە ئۆفیسی سەرەکی ئاژانسی ناسا لە واشنگتن DC. سەبارەت بە وادەی هەڵدانی ئەوە چاوەڕوان دەکرێت لە ناوەڕاستی ساڵی 2020 بێت. ئەمەش
دوای هەڵدانی تەلەسکۆپی ئاسمانی جیمس وێب کە بڕیاردراوە لە ساڵی 2018دا ئەویش ڕەوانەی بۆشایی ئاسمان بکرێت. هەندێک جار هەندێک دەستگا کە پسپۆڕیژن لە بواری فەلەکناسی یان بۆشایگەری خەڵک یان پسپۆڕان هان دەدات بۆ ئەوەی زیاتر هەنگاو بنێن لە نێو ئەو بوارانەدا. یەکێ لەوانە کۆمپانیای ناوداری گوگڵە کە پرۆژەیەکی ڕاپەڕاندووە و ڕایگەیاندووە و بەشێک لە پسپۆڕان و هەروەها ئارەزومەندانی بواری بۆشایگەری و فەلەکناسیش تێیدا کار دەکەن. بەپێی ڕاگەیاندنێکی کۆمپانیای ئەکسپرایز 5 تیم لە چێبڕکێکی گەرمن بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی لەسەر پرۆژەیە کە کۆمپانیای ناوداری گوگڵ پاڵپشتی لێ دەکات و بڕی 30 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کردووە. ئەوەشیان بریتە لە ئامادەکردنی کەشتیەک و ڕەوانەکردنی بۆ سەرڕووی مانگ. لەم بارەیەوە ئەو کۆمپانیایە ڕوونی کردوتەوە کەوا ئەو چێبڕکەیە ناونراوە گوگل لونار ئەکسپرایز لەگەڵ 8 چێبڕچێ دیکەی هاندان و پاڵپشتی لە بوارە جیاجیەکانی تێکنۆلۆژیادا. بەڵام بۆ پرۆژەی دابەزین لەسەر ڕووی مانگدا پێویستە تا کۆتایی ئەم ساڵ واتە 2017 هەموو شتێک ئامادە کرابێت بۆ هەڵدانی کەشتی و ڕۆبۆتەکە بەرەو ڕووی مانگ. پێش ئەو چێبڕچەیە گوگڵ پاڵپشتی لە پرۆژەی دیکەی نیشتنەوە لەسەر ڕووی مانگ و گرتنی وێنەی ڕووەکەی و هەروەها جوڵە پێکردنی گالیسکە بچووکەکان تا مەودای لایانی 500 مەتر کردبوو. ئەمەشان تەنها لەسەر ڕووی مانگ بەمەرجێ ئەو کەشتیە بتوانێ وێنەمان بۆ بنێرێتەوە و لە کۆتاییدا بڵاو بکرێنەوە. کۆمپانیای گوگڵ لە پێناو بەدەستهێنانی ئەو کارەدا داوای لە پسپۆڕان کردووە کە بەشدار بن لەم پرۆسەیە. هەر بۆیە پاداشتی سەرکەوتنی پلەی یەکەم کە لە سەرەتادا بڕەکەی 20 ملیۆن دۆلاری ئەمریکی ببوو، اینجا 5 ملیۆن دۆلار بۆ پاداشتی دووەمدا دانراوە کە بریتە لە ناردنی کەشتی ڕۆبۆتی بۆ شوێنەکانی پێشووتری دابەزینی مرۆڤ لە میانەی کەشتیەکانی ئەپۆلۆ یان بتوانێ خاک و خۆڵی مانگ بپشکنێ و پاشان داتایەکان بۆ زەوی بگەڕێنێتەوە. لە ساڵی 1967 کارەساتێک لە مێژووی دۆزینەوەی بۆشایی ئاسمانیدا ڕوویدا. ئەو کارەساتەدا 3 کەشتیوان گیانیان لەدەستدا. دوای تێپەڕبوونی 50 ساڵ ئاژانسی بەرپرس یان ئەو ئاژانسێک کە ئەو پرۆژەی تێدا ئەنجامدراوە و لە نێویدا ئەو کارەساتە ڕوویدا بۆ جەماوەر هەڵسا ئەو شوێنەی نمایش کرد کە ئەو کارەساتەی تێدا لە دەی شباتی 2017 بۆ یەکەم جار و دوای تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر ڕوودانیدا ئاژانسی ناسا ئەو کەپسولەی نمایش کرد کە لە میانەی گەشتێکی تاقیکردنەوەی ڕۆتینی 3 کەشتیوان تیایدا گیانیان لەدەستدا بوو. ئەم گەشتە تایبەت بوو بە کەشتی ئاسمانی بە سەرنشینی ناسراو بە ئەپۆلۆ 1 کە لە 27 یەکی ساڵی 1967
هەڵدرا بۆ ئاسمان یان ئامادەکرا بوو بۆ هەڵدانی بەرەو ئاسمان. ئەمەش بە مەبەستی ئەنجامدانی تاقیکردنەوە و واتیایدا هەرسێ کەشتیوان فێرجل گریسۆم و ئێدوارد وایت و ڕۆجەر شاوی لە خۆ گرتبوو. بەڵام لە دەرەنجامی گرفتێکی تەکنیکی و پێش هەڵدانی کەشتیەکە لەسەر سەکۆی هەڵدان ئاگر لەو کەپسولەیەدا بەربوو و دوای هەوڵێکی زۆر نەخودی کەشتیوانان و نەتیمی فریاگوزاری نەیانتوانی دەرگا سەرچەکەی بکەنەوە بۆ دەرچوونی بڕێکی زۆری دووکەڵ کە لە نێو کەپسولەکەدا قەتیس بوو. ئەوە بوو بەداخەوە بۆ هۆی گیان لە دەستدانی هەرسێ کەشتیوان. جا بۆ ڕێزگرتن و یادکردنەوە لەو قوربانیە ئاژانسی ناسا بڕیاری داوە ئەو کەپسولەی ئەپۆلۆ 1 لە سنتەری ئاسمانی کێنەدی بۆ جەماوەر نمایش بکات. کاتی خۆی لێکۆڵەرەوان گەیشتە ئەو دەرەنجامەی کەوا لەبەربوونی کەم و کوڕی لە دیزاین و بوونی گرفت لە نێو وایەرەکانی گەیاندنی تەزووی کارەبا و هەروەها بوونی مادەی ئەوتۆ کە توانایەکی خێرای سووتانیان هەبووە گشتیان ئەمانە ببوونە هۆکار بۆ ڕوودانی ئەم کارە ساتام. هەر بۆیە دوای ئەو ڕووداوە نەخوازراوەدا ئاژانسی ناسا دەیان گۆڕانکاری بنچینەی خستە نێو پەیکەر و بەشەکانی ئەو کەشتیە ئاسمانیە بە شێوێکی گشتی. اینجا لە تشرینی یەکەمی ساڵی 1968 دەستیان کردەوە بە ئەنجامدانی تاقیکردنەوەکان لەسەر هەمان کەشتی ئاسمانی و دوای سەرکەوتن و نەمانی گرفت و کۆسپەکان اینجا ڕێگەکرایەوە بۆ نیشتنەوەی مرۆڤ لەسەر مانگ لە تەمووزی ساڵی 1969. هەموو ئەستێرەیەک چۆن لەدایک دەبێ و ئاواش دەمرێ. خۆری ئێمە لە داهاتوودا هەروەک فەلەک ناسان دەڵێن دەگاتە مەرگە ساتی خۆی. دوای تەقینەوەی چینە دەرەچیەکانی چینی ناوەوەی بەسەرێکدا دادەتەپی و بچووک دەبێتەوە تا لە کۆتایی دەبێتە تەنێکی ڕەش. بەڵام ئەستێرانەی کە بارستاییان زۆر لە خۆری ئێمە گەورەترن ئەوانیش هەردەتەقنەوە، بەڵام دوای تەقینەوەیان تەنێکی ناوازە لە دوای خۆیان جێ دێڵین کە ئینشاءڵڵا لە ئەڵلقانی داهاتوو باسی لێوە دەکەین. ئەویش کوونە ڕەشەکانە یان بلاک هۆڵز واتە ئەثقوب السەودا. یەکێ لەو کوونە ڕەشانەی کە ئێستا دۆزراوەتەوە وا دیارە ژمارەی پێوانەی تۆمار کردووە لە ناوبردننی ئەستێرەکان. با بزانین ئەو تەنە ئاسمانی لە کوێن دەرێ و چۆن ئەو کارە ئەنجام دەدات. لە یەکێ لە دۆزینەوە سەرسامکەرەکانی تایبەت بە جیهانی ئاشتیها گەردوونیە شادراوەکان کە مەبەستمان کوونە ڕەشەکانە یان The Black Holes، تیمێک لە پسپۆرانی زانکۆی نیو هامشایری بریتانی توانیان لە دووری 1.8 ملیار ساڵی ڕووناچی لە زەوی و لە نێو یەکێ لەگەڵ ئەستێرە بچووکەکاندا یەکێ لەو ئاشتیها گەردوونیە خۆ حەشاداوانە بدۆزنەوە کە لە ماوەیەکی پێوانەی بێوێنەدا ئەستێرەیەک دەلوشێنێ، ئەویش تەنها 10 ساڵ دەخانێت. و ئەم دۆزینەوەیش لە نێو گۆڤاری ساینس و نێچردا و لە سایتی فەرمی ئاژانسی ناسادا بڵاو کراوەتەوە. ئێمە ڕوانگەی کردارێکی سەرشێتانەی قودانی ئەستێرەیەکمان کرد لەلایەن کوونێکی ڕەش لە ماوەی تەنها 1 ساڵدا کە بە تەواوی کۆتایی بەو ئەستێرە نزیکەی خۆی داهێنا. بەڵام ئەو کردارە بەگشتی لە ماوەی ساڵێکدا نەبووە، چونکە لە دواییدا بۆمان دەرکەوت ئەوەی بینیمان کۆتا قۆناغی کرداری خواردنی ئەو ئەستێرەیە بوو کە 10 ساڵ پێش ئێستا دەستی پێ کردووە لەلایەن ئەو بلاک هۆڵە. ئەمەش لە زاری زانا و لێکۆڵەر دات چینگلینگ لە زانکۆی نیو هامشایری بەریتانی. تا ئەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ.